الذين آتيناهم الكتاب يتلونه حق تلاوته أولئك يؤمنون به ومن يكفر به فأولئك هم الخاسرون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين حق حمده، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. سڵاوی خوای گەورەتان لەبێت بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویست. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی نەسیمی قورئان بە خزمەتتان گەیشتینەوە. ئەم بەرنامەیە لەلایەن دەستگای ڕۆشنبیری نوری حیکمالقی سلێمانیەوە ئامادە و پێشکەش دەکرێت بە هیوای ڕەزامەندی خوای پەروەردگار، پاشان سوود و قازانج بۆ هەموو لایەک. خۆشەویستان، ڕاستەوخۆ لە بەرنامەکەیە لە خزمەتتانین. بەرنامەی نەسیمی قورئان تایبەتە بە خوێندنەوە و فێرکردنی قورئانی پیرۆز لە خزمەتتانین و شێوازی بەرنامەکەمان پێشەکی بابەتێکی تیۆری یاخود نەڤەری لەسەر زانستی تەجوید باسەکەین و ئەو جوزئە تایبەتەی کە هەڵمان بژاردووە بۆ خوێندنەوە بریتێ لە جوزئی ئەممە. خۆشەویستان، لەبەرەوەی زانستی تەجوید بابەتەکانی زۆرە و هەروەها ئێمەش کاتەکەمان کەمە و ئەو ماوەی کە لە بەردەممانایە کەم ماوەتەوە. ئەو بابەتانی کە زۆر گرنگن و لە قورئان خوێندنەوە زۆر ئیشمان پێ بێت، ئێمە وەکو هەڵبژاردنێک ئەو بابەتانەمان هەڵبژاردووە. خۆشەویستان، ئەو بابەتە ئێمڕۆ کە باسێکەین بریتیە لە ئەلئیدغام، واتە تێڵکێشکردن. وەکو پێشەکیەک بۆی کە لەم بابەتە تێبگەین، قوتابیانی خۆشەویست، ئەوەیە کە ئێمە لە زمانی عەرەبیە 29 پیتمان هەیە. ئەم 29 پیتە جگە لە ئەلیف کە حاڵەتێکی تایبەتی هەیە هەمیشە ساکینە و پێشی مەفتوحە. بۆ نمونە کاتێک ئەڵێن قالە، ئەم ئەلیفە هەمیشە خۆی ساکینە و پێشی مەفتوحە. ئەمێنێتەوە 28 پیتی تر کە 4 حاڵەتی بەسەرا دێت. یا ئەوەیە ئەم پیتە عەرەبیانە یەکەمیان حاڵەتی ئەلموتەماثیلانە لە یەک ئەچن. بۆ نمونە ب لەگەڵ بە، سی لەگەڵ سا، تی لەگەڵ تا، کەمە مەخرەج و سیفاتیان وەکو یەکە. حاڵەتی دووەمیان کە تایبەتە بە پیتەکانی زمانی عەرەبی ئەلموتەجانیسان کە مەخرەجیان یەکە بەڵام لە سیفەتە جیاوازن. بۆ نمونە ت لەگەڵ دە یاخود لەگەڵ تە. ئەم سێ پیتە مەخرەجیان یەکە بەڵام ئەبینین کە جیاوازە لە سیفەتەکانیانە. و هەروەها ئێمە متەقاریبانمان هەیە پیتی لە یەک نزیک. بۆ نمونە قاف و کاف مەخرەجیان لە یەکە و نزیکە. با بزەین ئەگەر ئەم پیتانە بگەن بە یەک چیان بەسەر دێ. و هەروەها حاڵەتی چوارەم ئەوەیە کە ئەو پیتانە مەخرەجیان لە یەکەوە دوورە. وەکو چۆن بۆ نمونە ب لەگەڵ کە بە لێوەکانمان ئەوتێت لەگەڵ خ کە بە قوڕک ئەوتێت. ئەمە وەکو پێشەکیە کە ئێمە بزانین ئەم 4 حاڵەتەمانەیە بۆ پیتەکانی زمانی عەرەبی. ئێمە هێنە سەر باسکردنی ئیدغام. خۆشەویستان، تێڵکێشکردن واتە بەیەگیانی پیتێکی زەنەدار لەگەڵ پیتێکی جوڵاودا بە شێوەیەک کە بە یەک پیتی تونکرا و مشەدەد بە ڕەگەزی پیتی دووەمیان دەوترێت. واتە ئێمە باسی چیەکەین؟ خۆشەویستان، باسی بەیەگەشتنی دوو پیتەکەین. یەکەمیان ساکین بێت واتە سکوونی لەسەر بێت، دووەمیان متحرک بێت واتە فەتحا و ضەممە کەسرەدار بێت. لەم حاڵەتەیە چی ئەکەین؟ ئەگەر دوو پیتەکە لە یەک بێت، لەم حاڵەتەیە پیتێکیان تێڵکێشەکەین لەگەڵ پیتەکەی ترا و پیتی دووەمیان شەددە وەردەگرێت. بۆ نمونە وەلیەکتوب بەینەکوم، ئەمە نمونەیەکە لە بەردەسمانە. ئەگەر ئێمە بڵین وەلیەکتوب بەینەکوم، تۆزێ لەسەر زمانمان چییە؟ قورسە. یەکتوب بەینەکوم، یەکتوب بەینەکوم، ئەمە تۆزێک لەسەر زمانمان قورسە. بۆ ئاسانکاری چی کراوە؟ بۆ ئاسانکاری ئەم دوو بایە کە هەردووکیان مەخرەج و سیفاتیان یەکێکە، بای یەکەمیان ناهێڵین پیتی با، ئەیکەینە دووەمیانەوە ئەڵین چی؟ وەلیەکتوب بەینەکوم. هەڵی بڵێنەوە وەلیەکتوب بەینەکوم. زۆر باشە. بەم شێوازە بە پیتی بایەکی مشەدەد ئێمە ئەم وشەیە ئەڵێن. واروها نمونەی ترمان زۆرە لەسەر ئەوەی کە ئیدغام تێڵکێش کە المتماثلان بێت، واتە لە یەک
شێوە بێت. بۆ نمونە قد دخلوا ئەڵێن چی؟ قد دخلوا چی کاک محەممەد؟ قد دخلوا قد دخلوا هەموو پێکەوە قد دخلوا وا خۆشتریا بڵین قد دخلوا تێڵکێشیکەین ئاسانترە وایە تێڵکێشیکەین زۆر ئاسانترە بۆ زمانمان. بل لا تكرمون نابێ بڵین بل لا تكرمون بە دوو قۆناغ بیڵین بە یەکجار ئەڵێن بل لا تكرمون چی؟ بل لا تكرمون. زۆر باشە. يدرككم ئەمە دوو کافە کافی یەکەمیان ساکینە کافی دۆمیان متحرک کە ضەمەی لەسەرە ئەڵێن چی؟ يدرككم چی؟ يدرككم. زۆر باشە. نمونەی ترمان زۆرە لە قورئانە بەوەندە کۆتایی پێێنین بەڵام ئەوەندە بزانین کە ئەگەر پیتی یەکەمیان متحرک بوو پیتی دومیشان متحرک بوو ئەتە هەردووچیان حرەکەی لەسەر بوو ئیدغام دروست نابێ. بۆ نمونە يعلم ما هەردووچیان میمە بەڵام لەبەرەوە یەکەمیان ساکین نییە ئیدغام دروست نابێ ناڵێن يعلم ما ئەڵێن چی؟ هەر اعتیادی يعلم ما. و هەروەها لە پیتی مەدیە في يوم یا یەکەمیان مەدیە هەردووشی یایە بەڵام یا یەکەمیان مەدیە لەویاشە هەر ئیدغام دروست نابێ ناڵێن في يوم هەر اعتیادی ئەڵێن چی؟ في يوم لەویشە ئیدغام دروست نابێ. اصبروا وصابروا ئەبێ بڵێن اصبروا وصابروا ئەوە نابێت چونکە ئەو حاڵەتانە مەخرەجەکەی ئەمیان پیتێکی مەدیە و ئەویان ناوەڕاستی زمانە. بەڵێ خۆشەویستان بەوەندە بەرگەی یەکەمی بەرنامەکە کۆتایی پێدێنین دێنە سەر خوێندنەوەی لاپەڕەی تایبەتی ئەمڕۆمان کە بریتیە لە سوورەتی ئەلعەلا لە خزمەت قورئانی پیرۆزە لاپەڕە 591 ئەتوانین بە ڕێزیشتان مصحفەکان بکەنەوە لە ماڵەوە گوێبیستمان بن دواتر گوێبیستی قوتابیان ئەبین لەسەر شێوازی خوێندنەوەی ئاەتەکان. ئینشاڵڵا ئێستا دەست پێکەین قوتابیانی خۆشەویست لە دوامەوە دەیڵێنەوە. أعوذ بالله من الشيطان الرجيم أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم بسم الله الرحمن الرحيم سبح اسم ربك الأعلى سبح اسم ربك الأعلى الذي خلق فسوى الذي خلق فسوى والذي قدر فهدى والذي قدر فهدى والذي أخرج المرعى والذي أخرج المرعى فجعله غثاء أحوى فجعله غثاء أحوى سنقرئك فلا تنسى سنقرئك فلا تنسى إلا ما شاء الله إلا ما شاء الله إنه يعلم الجهر وما يخفى إنه يعلم الجهر وما يخفى ونيسرك لليسرى ونيسرك لليسرى فذكر إن نفعت الذكرى فذكر إن نفعت الذكرى سيذكر من يخشى سيذكر من يخشى ويتجنبها الأشقى ويتجنبها الأشقى
الذي يصلى النار الكبرى الذي يصلى النار الكبرى وإذا سنونك زيادة بيننا الذي يصلى النار الكبرى الذي يصلى النار الكبرى ثم لا يموت فيها ولا يحيا ثم لا يموت فيها ولا يحيا قد أفلح من تزكى قد أفلح من تزكى وذكر اسم ربه فصلى وذكر اسم ربه فصلى بل تؤثرون الحياة الدنيا بل تؤثرون الحياة الدنيا والآخرة خير وأبقى والآخرة خير وأبقى إن هذا لفي الصحف الأولى إن هذا لفي الصحف الأولى صحف إبراهيم وموسى صحف إبراهيم وموسى بارك الله فيكم دستان خوش بيت بەڵێ قوتابیانی خۆشەویست چەند ڕوونکردنەوەیکی خێرائین لەسەر ئاەتەکان دواتر گوێبیستی خوێندنەوەی بەڕێستان نەبین بە ئەوەی کە بزانین خوێندنەوەکەتان چۆنە. بینەرانی بەڕێز و خۆشەویست کاتێک کە ئاەتی یەکەم ئەخوێنینەوە سەبح ئیسمە قوتابیانی خۆشەویست ئەگەر سەرنج بین ئەو ئیسمە هەمزەیەکە بەڵام نیشانەیەکی لەسرە بۆ ئەوەی کە پێمان بڵێت ئەو هەمزەیە هەمزەی وەصلە ناخوێنرێتەوە. ئەڵێن چی؟ سەبح ئیسمە واتە لە پیتی حایەکەوە ئەچین بۆ پیتی چی؟ ئەچین بۆ پیتی سین بەم شێوازە سەبح ئیسمە. چۆن؟ سبح اسمه زۆر باشە. هەر لە ئاەتی یەکەمە کە وشەی ئەلئەعلا ئەڵێن زوو ئەلیفەکە کۆتایی پێنێنین نەڵێن ئەلئەعلا بەڵکو مەدێکی طەبیعی بینێ کە دوو حەرەکەیە بڵێن چی؟ ئەلئەعلا. چۆن؟ الأعلى زۆر باشە بە کورتی کۆتایی پێ نەهێنین. ئەلەذی نابێ بڵین ئەلەزی ئاگامان لە پیتی ذال بێ بە زای نەیخوێنینەوە. ئەلەذی خەلەقە پیتی خا قەڵەوە پیتی لام لاوازە پیتی قاف قەڵەوە ئەبێ ئاگامان لێ بێت پیتە قەڵەوەکان وەکو خۆی بڵین خەلەقە چی؟ خلق زۆر باشە. ئەنجا فەسەووا فەسەووا ئەو ئەلیفەیش دوو حەرەکەی بینێ کە ئاەتەکان هەمووی بە ئەلیف کۆتایی هاتووە ئەبێ ئێمە فێربین زوو ئەو ئەلیفە نەبچڕین واتە لە دوو حەرەکە کەمتر نەبێت. واروها ئاەتی پێنج خۆشەویستان بە خێرایی فجعله غثاء پیتی غاین بە قەڵەوی غثاء ئەو ثایش نەکەین بە سین نەڵێن غوساء ئاگامان لێ بێت غثاء ئەحوا بەم شێوازە ئەی خوێنینەوە. سەنوقریئوکە ئاەتی شەش پیتی قافەکە قەلقەلەی ئێنێ ئەڵێن چی؟ سەنوقریئوکە چی؟ سنقرئك زۆر باشە. و پیتی ڕایەکە بە ناسکی خوێنینەوە کە لە بەرنامەکانی ڕابردووە باسمان کردووە لەبەر ئەوەی کەسرەی لە ژێرایە ناڵێن سەنوقریئوکە بە ناسی ڕاکە خوێنینەوە بەو شێوازە سەنوقریئوکە. و هەروەها بینە سەر ئاەتی نۆ کە لە بڕگەی یەکەمە باسی ئەلیدغام ئەلموتەماثیلانمان کرد کاتێک کە دوو پیت ئەگەن بە یەکتری وەکو یەک وابن. پیتی نون ئین نەفەعەت نون گەیشتۆ بە چی؟ بە نون. نونی یەکەمیان چییە؟ ساکینە. نونی دووەمیان چییە؟ متحرکە. هەردووکی ئەکەین بە یەک نونی مشەدەد هەردووکین بە یەک نونی مشەدەد بەم شێوازە. واروەها پیتی نون سیفەتی مینگەیشی لەگەڵایە کاگە محەممەد ئەبێ مینگەکە چی لێ بکەین؟ درێژی بکەینەوە بەم شێوازە. إن نفعت الذكرى
بڵێنەوە إن نفعت الذكرى زۆر باشە بەو شێوازە مینگەکە درێژ ئەکەینەوە ئەوە نمونەیەکە لەسەر ئیدغام المتماثلان وهروەها ئاەتی 12 الذي يصلى النار الكبرى بە هەمان شێو ئەو نونە مینگەکەی چی دەکەین درێژی ئەکەینەوە وهروەها ئاەتی 13 ثم ناڵین ثم زوو میمەکە بەر ناین ئەبێ چی درێژکەینەوە مینگەکەی درێژ بکەینەوە ثم چی؟ ثم ئەنجا لە کاتی وتنی میمە پێویست ناکات لێوەکانمان تون بکەین سەیری منکەن بەم شێوازەنا ثم ئەمە هەڵەیە هەر ئەتیادی لێوەکانت چۆن ئەنەی بەیەکەوە ثم بەڵام مینگەکە درێژەکەینەوە هەری بڵێنەوە ثم زۆر باشە پێویست ناکاکە تەکەلوف لە خۆمانکەین و زیادە ڕۆیتە بکەین ئاەتی 14 قد أفلح قد پیتی دالەکە چی هەیە قەلقەلە ئەڵێن چی قد بڵێنەوە قد زۆر باشە ئەفلح پیتی فایەکە هەمسی هەیە وەڕیخوەی هەیە ئەبێ بە جوانی کەمێک دەنگ لەگەڵیا بەردەوام بێ ئەفلح چی؟ أفلح بەم شێوازە ئەم دوو سەریدانمان ئەیا لە لێوی خوارەوەمان ئەفلح چی؟ أفلح زۆر باشە واروها لە ئاەتی 15 بە هەمان شێو هەمزەیەکی وەسڵی ترمان هەیە خۆشەویستان ئەو هەمزە وەسڵە نایخوێنینەوە وذەکەڕ اسمە ئەو هەمزەیە ناخوێنینەوە و نیشانەی نەخوێننەوە ئەو علاماتەیە کە وەکو سادێکی بچکۆلەوایە وذەکەڕ اسمە بەم شێوازە ئەی خوێنینەوە پیتی هەمزەکە ناخوێن ناڵین وذەکەڕ ئیسمە ئەگەر بە تەنیا بیخوێنەوە ئەڵێن ئیسمە بەڵام ئەگەر بە سەریەکەوە بێت هەمزەی وەسڵە وذەکەڕ اسمە بەم شێوازە ئەی خوێنینەوە فەصەلە وشەی فەصەلە ئەگەمان لە لامەکە بێ قەڵەوی نەکەین نەڵێن فەصەڵا بڵێن چی فەصەلە چی؟ فصل جارێکتر فصل زۆر باشە ئاەتی 16 خۆشەویستان بەل تؤثرونە ئەو هەمزەیە قەلقەلە پێ نەکەین نەڵێن تؤثرونە ئەوە هەڵەیە بەل تؤثرون الحياة الدنيا وشەی الدنيا لەسەر نونەکە کەمێک گەمینینەوە الدنيا عادی بڵێنەوە الدنيا زۆر باشە یەکسەر نونەکە بەرناین ناڵێن الدنيا ئەڵێن چی الدنيا بڵێنەوە الدنيا زۆر باشە دەستان خۆش بێ کاتێک کە ئیدغامی بغونەی ناقیس ئەڵێن وشەی خەیر وئەبقا ئەو تێڵکێشکردنە پێویستە بەشێکی دەنگەکە بچێتەوە بۆ لوتمان خەیر وئەبقا بەم شێوازە نەڵێن خەیر وئەبقا هەمووی بچێتەوە دەممان ئەبێ بەشێکی بچێتەوە بۆ لوت مینگەی لەگەڵا بێت خەیر وئەبقا عادی بڵێنەوە خير وأبقى زۆر باشە ئاەتی کۆتایی 19 صحفی ئیبراهیمە ئەگەمە لەوشەی صحف بێت درێژی نەکەین نەڵێن صحوفی بەڵامە بیخوێنەوە صحفی ئیبراهیمە وموسى ئەو مەدە طەبیعیانە ئەبێ بە ئەندازەی یەکتری بێت خۆشەویستان ئاگامان لێ بێت وشەی بۆ نمونە وموسى چەندێک واوەکە درێژەکەینەوە پێویستە ئەلیفەکەیش ئەوەندە درێژ بکەینەوە مەدە طەبیعیەکان ناکرێت یەکێکیان کورد بێ و ئەویتریان درێژ بێ بۆ نمونە بڵێن وموسى ئەمە هەڵەیە خۆشەویستان ئەبێت مەدە طەبیعیەکان دوو حەرەکە و هەموویشی بە ئەندازەی یەکتر بێت ئەمە بە خێرایی هەڵوێستەمان کرد لە خزمەت ئاەتەکانە ئێستا گوێبیستی قوتابیان ئەبین بۆی کە بیخوێندنەوە شێوازی خوێندنەوەکەمان خۆشەویستان ئەمڕۆ بەم شێوازە ئەبێت کە هەر قوتابیەک یەک ئاەتمان بۆ ئەخوێنێتەوە یەکەم قوتابی کاک محەممەد ئەیخوێنێتەوە ئاەتی دووەم کاک ڕابەر و ئاەتی سێم کاکە بیلال ئاەتی چوارەم کاکە ڕەوشت بە هەمان شێوە ئاەتەکان هەر کەسە و سەرەی خۆی بزانێت کاک محەممەد ئیستیعاذە و بەسمەلە ئەکات قوتابیانی خۆشەویست ئیتر ئێوە پێویست ناکە ئیستیعاذە و بەسمەلە بکەن ئیتر ئاەتەکەی خۆت سەرت هاو دەست پێ بکە کاک محەممەد فەرموو أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم سبح اسم ربك الأعلى الذي خلق فسوى
والذي قدر فهدى والذي أخرج المرعى توزي زيادة المرعى والذي أخرج المرعى زور باشا يلا فجعله غثاء أحوى بارك الله سنقرئك فلا تنسى زور باشا إلا ما شاء الله إنه يعلم الجهر وما يخفى بارك الله ونيسرك لليسرى فذكر إن نفعت الذكرى مبارك لون هناك زيادة من جيبريت فذكر إن نفعت الذكرى زور باشا سيذكر من يخشى بارك الله ويتجنبها الأشقى الذي يصلى النار الكبرى ثم لا يموت فيها ولا يحيا قد أفلح من تزكى وذكر اسم ربه فصلى بل تؤثرون الحياة الدنيا والآخرة خير وأبقى إن هذا لفي الصحف الأولى صحف إبراهيم وموسى زور باشا دستان خوشه بارك الله فيكم بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بڕگەی دوین بەرنامەکەمان خوێندنەوەی لاپەڕەی تایبەتی ئەمڕۆمان بوو بەوەندە کۆتایی دێنین بە بەرنامەی ئەمڕۆمان تا لە بەرنامەی داهاتوو بە خزمەتتان دەگەینەوە بەخوای گەورەتان دەسپێرین والسلام عليكم ورحمة الله وبركاته الذين آتيناهم الكتاب يتلونه حق تلاوته أولئك يؤمنون به ومن يكفر به فأولئك هم الخاسرون هاوڵاتیانی